بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە برسیکردنی خەڵک و ئایندەی دۆخی ئابووری و دارایی هەرێمی کوردستان دەکەین. لە ماوەی سێ مانگە ڕابردوو موچەخۆرانی هەرێمی کوردستان یەک موچیان وەرگرتووە، ئەویش موچەی مانگی 5 تاوکو ئێستا تارنووسی دابەشکردنی موچەی مانگی 6 دیار نییە. لێکەوتەکانی دواکەوتنی موچە لەسەر موچەخۆران، لەسەر ئاشتی کۆمەڵایەتی، لەسەر بازار، لەسەر داهاتووی دۆخی هەرێم چی دەبێت و تاکەی دەسەڵاتداران پارتی یەکێتی ئەم برسیکردنی خەڵکیان بۆ دەچێتە سەر بۆچی سیاسەتی کاتکوشتن پەیڕەو دەکرێت لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و ڕێکەوتنەکان جێبەجێ ناکرێت. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێر بێ، سوپاسی ئامادەبوون دەکەین. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرتا باز لە کاریگەری برسیکردنی خەڵک بکەین، دوای قسە لەسەر ئەو ڕێکەوتنانەش دەکەین کە جێبەجێ ناکرێت. ماوەی سێ مانگە موچەخۆران یەک موچیان وەرگرتووە. موچێک بەشی چی دەکا یاخود لێکەوتەی چیە لەسەر ژیانی موچەخۆران، لەسەر بازار، لەسەر دۆخی ئابووری؟ منای خی گەورە مهرەبان، سڵاو بۆ جەناب تو بۆ بینەرانی خۆشەویست. لە ڕاستیە ئەبێ لە ڕەهەندە جیاجیەکانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەوە ئەو حاڵەتانە تەشخیصکەین کە زەرەری داوە لە هەرێمی کوردستان. جارێ بۆ نمونە لە ڕووی داهاتی تاکەوە، داهاتی تاک داڕمانی بەسەر هاتووە بەهۆی ئەوەی کە وەزعێتی و نادرێ. لە ڕووی وەبەرهێنانەوە متمانەی وەبەرهێنانی لە هەرێمی کوردستانە وەستاندووە، واتە ئەگەر پێشتر تۆزێ لێرە و لەوێ وەبەرهێنانێک هەبوو بێ ئەوەش وەستاواجا لە ئابووریە متمانە لە دەستدان بۆ وەبەرهێنان، یعنی مەقتەلی ئابووریە بۆ هەر شوێنێ. لە ڕووی جموجۆڵی بازارەوە کاسبی و دوکاندار و حرەکەی بازار و کڕین و فرۆشتنەوە ئەوە نزیک بۆتەوە لە وەستان، ناڵین وەستاوە بە تەواوەتی، بەڵام نزیک بۆتەوە لە وەستان، واتە ئەوەنەی نەماوەکەیتر بە تەواوەتی ئەویش شەتداون کاو بوەستێ. لە ڕووی سیاسیەوە لە قیمەی شڕەژاوی سیاسیە ئێستا هەرێمی کوردستان و حکوومەتەکەی شەرعیەتی هەر نەماوە، چونکە بێلەوەی کە ماوە بەسەر چووە موچەش نادا بە حکوومەت بۆ بە حکوومەتی خۆبەخشان. ئێستا حکوومەتی خۆبەخشانی هەرێمی کوردستانە، ئەوەی کە دەوامیشی تیاکە وەکوێ بە خۆبەخشی دەوامی تاکە، ئەوەی کە مانی گرتووە مانی گرتووە. بۆیە اینجا وەرە سەر باری ئەوەی کە پێوترێ سایکۆلۆژیای کۆمەڵگە، سایکۆلۆژیای مجتەماعی، کە ئەوەش داڕمانێکی مەترسیداری بەسەر هاتووە، بێئومێدکردنی خەڵک، بێئومێدکردنی گەنج، بێئومێدکردنی کارەکانی کۆمەڵگە، بەوەی کە نازانێت کەی مەعاش وەرەگرێ، نازانێت ئایندەی بەرەو چۆ ئەڕوا، نازانێت ئایا ئێستا ئەگەر مەعاشێکیش وەربگرێ ئایا دوای ئەوە مانگی دوای ئەو مەعاشێکی هەر بەردەوام وەرەگرێ یان. لەبەرەوە حاڵەتی دەرونی کۆمەڵگە بەعام ئەو تەبەقەی کە چەوسێنەرە، ئەو تەبەقەی کە پێوترێت تەبەقەی داسیان زیانی کە بەرەزوتە داهاتی خەڵک داڕماوە تا خۆی دایم فەرقی تەبەقی لە ئابووریە کە وەسەط ئەپوچێتەوە، مامناوەندی ئەپوچێتەوە دابەشە بێ بەسەر یا ئەچێتە سەرەوە یا ئێتە خوارەوە، یا ئەبێ بە چەوسێنەر یا ئەبێ بە چەوساوە. لەبەرەوە ئەو تەبەقەی سەرەوە ئەوە باکیان نییە، یعنی ئەوانە چونکە خۆیان یا نزیکن لە دەسەڵاتەوە یا منتەفعن لە دەسەڵات و ئەوە بەس کێشە لەوەی خوارەوەیە کە چەوسێنراوە، ئەوە قوت و بژێوی و نانی لە مەترسیە. بۆیە کۆمەڵگە لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپە ئەژی و سایکۆلۆژیای مجتەماعی لە مەرحەلەی قەلەق و تەوەتر و یعنی دەرونیەکانە. ئەمانە هەمووی پێکەوە پێمان ئەڵێ ئێستا ئێمە وەکو بڵێ چوونێتە حاڵەتی حربەوە، یعنی چۆن لە حاڵەتی جەنگە باری دەرونی کۆمەڵگە، باری ئابووری تاک، باری ئابووری وڵات، باری ئەمنی، باری ئەوانە هەمووی شڵەژاوە. ئێستا ئێمە ئەتوانین بڵێ لە حاڵەتی جەنگ. زۆر زار بڵێن کوژانەوەی گشتی هەیە لە کارەبا، ئەو سیستەمەی پارتی ویکێتیکەی دەکوژێتەوە. ئێستا کوژاوەتەوە لە هەموو ڕۆکانەوە، لەگەر بەڕێز باسی وەبەرهێنانت کرد، ئابووریت کرد، خزمەت گوزاری، دۆخی سیاسی، دامەزراوەکان، یعنی ئەو بوو بە 6 ساڵ ئەم حکوومەتی کابینەی نوێم کە ئێستا کاربڕێکەرە، یعنی تا ئێستا بەسیترین شت کە موچەیە
بعمودی فەقەری ئیدارە و حکومڕانیدانرێ پێی دابین ناکرێت ینی لەبەرەوە لێبووینەتەوە لەوەی کە حکوومەت نییە لە ڕاستیە یعنی ئیدارەیەشی دوو دەستەوە تاقمیەیە چند هەولێرەوەیتیان لە سلێمانیە ناوی حکوومەتی بە هیچ معیارێک بە هیچ پێوەرێک حکوومەت نییە بەڕاستی بەس وەکوماوەی کاربڕێک کرد لە هیچ شوێنێکێت تقریبان زیاتر لە 2 ساڵە بڕین ماوەکەی بەسەر چووە ئەگەر سای برارەکەی دادگای فدراڵی کەین کە پەرلەمانی کوردستانی هەڵوەشاندەوە ئەم حکوومەتە بۆتە کاربڕێکرد و ماوە بەسەر چوو قوربان لە وڵاتان 2 ساڵ چەندە بۆ ماوەکەی لە ڕووی کاربڕێک کرد ئەگەر 1 ساڵ بووجە نەبێ لە وڵاتە پێشکەوتەکانانی ئەوانی کە سیستم بەکارێن ئەگەر 1 ساڵ بووجە نەبێ و حکوومەتە هەڵەوەشێتەوە ئۆتۆماتیکی هێنانی ئێمە ئەوە 12 ساڵە بووجە نییە لەم هەرێمی کوردستانە بێ لەوەش ئەوەش حاڵی موچەیە وەکو کاربڕێکەرەی وەکو کاربڕەکە کاربڕێکەریش نەماوە کاربڕێکەریش نەماوە نەخێر مانگ حکوومەتی خۆبەخشانی هەرێمی کوردستانە بەستە یعنی ئیداری خۆش بە حکوومەتیش نەماوە یعنی وەکو حکوومەت نەماوە یعنی ئێستا حکوومەت خۆی چییە حکوومەت واتە دەسەڵات واتە سیستم واتە یاسا واتە ئەمانی هیچی نەماوە لەبەرەوە شەرعیەتی نەماوە حکوومەتی هەرێمی کوردستان باسی داهاتی تاکت کرد پێشتر دەستی ئاماری هەرێم لەگەڵ بانکی نێودەوڵەتی ڕوپێوێکیان کردبوو تێکرای خێزانیان بە 5 کەس دانابوو باسی لەوە کردبوو هەر خێزانێک لە هەرێم مانگانە خەرجەکەی لە 685,000 کەمتر بێت دەکەوێتە ژێر هێڵیهەژاری یعنی ئێستا بەشی زۆری کۆمەڵگەی ئێمە بۆ پێوەرە بێت کەوتوتە هێڵیهەژاریەوە چکە 3 مانگ موچەیەک ئەگەر 600 دابەشی 3 مانکە یان 900 دابەشی 3 مانکەی بەشی چی دەکات هەر خۆی لە ڕاستیە لیستی موچە سیر بکەی لیستی موچە زۆرینەی طبقەی مامناوەند و بەرەو خوارە موچە خۆران یعنی 1,250,000 موچە خۆر هەیە لەم هەرێمی کوردستانە زۆرینەی ئەو 1,250,000 مامناوەند و بەرەو خوارە ئەوەی کە فئەی بەرزە ئەوە کەمینەیە لە لیستی موچەیە لەبەرەوە خۆی فەرمانبەر بەعام لە هەموو ئابوووریەکانی جیهانە یعنی فەرمانبەر دایم وەکو ئەکوێتە نێو بەرداشەوە یعنی هەموو گۆڕانکاری ئابوووریەکان لە فەرمانبەرە خوا تەزەخم و گرانی دروستە بێ چونکە فەرمانبەر موچەکەی سابتە ینی ڕقامێکە موچەکەی بۆیە هەڵکشانی ئابووری ڕۆدا ئەم زەرێکا گرانی ئەوانە داکشانی ئابووری ڕۆدا ئەم هەر زەرێکا چونکە موچەکەی سابتە وەکو کاسب نییە ینی لەناو فەرمانبەرانیشا ئەوە حاڵی لیستی موچە بێکە زۆری مامناوەند و بەرەو خوارە لەبەر ئەوە بێگومان یعنی لە جاتی جارێک 2 جار ئەهاڕێ ئەو فەرمانبەربوونە خامپێراویستێکی تایبەت ئەگەر هیچی نەبێ 150,000 هاوکارێکی مانگانەی پێ بدرێت ینی 3 مانگی 50,000 بەردەکەوێت ینی نەخێر نە هەر خۆی 150,000 هەر ینی مناڵێک ینی بەشی ناکە ینی بەڕاستی دۆخەشی کارە سادباویە ینی لە مەعایری اقتصادیە بەپی پێوەرە اقتصادەکان ئەم دۆخە پێوەرەکانی بۆ حسابکەی گڵۆپی سوورت بۆ داگیرسێنە ینی چۆن ئەو سیارێ گڵۆپی بنزینەکەی داگیرساواڵێ بنزینی تیان نەما تەواو ئەویش ئاینەشتە ئێستا گڵۆپی سوور لە هەرێمی کوردستان داگیرساوە و دۆخەکە دۆخی ئیمەرجنسیە دۆخی تەواریە ینی حالەتی تەواریە ئێستا پێویستی بە تەشکیلی حکوومەتی تەواریە ئێستا بۆ هەرێمی کوردستان بەڵێ لەبەرەوەی کە حکوومەتی کاربڕێکرد شەرعیەتی نەماوە دەسەڵاتی ئابووری و بژێوی و ژیانی خەڵکی خۆی نەماوە لەبەرەوە تەواو بووە بۆیە بێ حکوومەتی تەواری دروست بکە و کوتم لە حاڵەتی جەنگا تەنانەت ئەحکامی عورفیش یعنی دائەڕێ بۆی کە پەیڕەو بکرێت چونکە دۆخێکی زۆر نائاساییە ئەی ئەوانەی کەوتوری سەرچاوێکی داهاتیاننی بۆ من پێشتر شتێکە بۆ ناوی چاودێری کۆمەڵاتی لە 2016 و موچەکانیان بڕاوە لە عێراق 6 ملیۆن کەس تقریبا سوودمەندن لە تۆڕی چاودێری کۆمەڵاتی لێرە بەس کەمەندامانە ئەوانەی کە منداڵی بێسەرپەرشتیان هەیە نەخۆشی درێژخیان هاوکاریەکە بوو ینی ساوەژ نەماوە ئێستا موچەخۆرەکەەوە حاڵی خراپە کە بە 3-4 مانگ جارێک موچەی بێت ئەوەی کە سەرچاوێکی داهاتینە لە کوردستان سوودمەندە لە خێر و بێری ئەم وڵاتە بێگومان ینی نەکەر سەرچاوی ترینیە ینی کەسیش زۆرینە تا قەرزیشی بە قورسی دەسەکەوێت قەرز
قەرزدەریش چونکە ئەم ماوەیە زۆر درێژی خایەن ئەم دۆخە کارەسات باوێ قەرزدەرەکەش جارێک قەرزی یاوەتێت بۆ دووەم جار ینی ئەڵێ پێم ناکرد ناتوانم بۆیە سەر کە معاشیش وەرەگرێ ئەو کەسە ناچێت قەرزەکەی باتەوە بۆڵێ زەمانەت نییە بۆ معاشیش تر وەرگرم لەبەرەوە یعنی دۆخی قەرزەکەش ئاوایە بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی کە دۆخەکە بەردەوامە و خەڵک ئەژی با بڵین ئەوەش یەکیشترە لە مؤشراتی ئەوەی کە توانە هەیە یان توانە ماوە بۆیە ژیان بەردەوام و جادەکان ینی سێهرەکان هاتوچۆەکەن و خەڵک ینی بەردەوام و ئەژی بەڵام زۆر بە قورسی و لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپە و بۆیە ناومنا دۆخی جەنگ و دۆخی حکوومەتی تەواڕی و ئەحکامی عورفی لەبەرەوەی کە ینی حتا مەسەلەی حقیقەتێکی تریش کە ئەبێ باسی بکەین تەنانەت خاکەکەش بە عقودی شەراکەتی کۆمپانیا نەوتیەکان فرۆشراوە خاکەکەش کراوە بە 50 بلۆکی نەوتی لەم هەرێمی کوردستانە ئەوەش شەریکی بۆ پەیدا بووە تا خاوەنی ئێستا هەیە یعنی کە کۆمپانیا نەوتیەکانن کە بۆیە نەوتیش هەناردە ناکرێ و کەس باسی ناکا لە ناو حکومەتی هەرێم و حکومەتی عێراقی هەر وەفدەنێرن و ئەمێت و ئەوە ڕوا خەڵک چاواشە دەکەن لەبەرەوەی کە کۆمپانیاکان ڕازی نین بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یعنی شادەماری ئابووری لە هەرێمی کوردستانە کە نەوتە ئەوە بەو شێوەیە بە عقودی شەراکەت فەوتێنراوە و ئەوەش یەکتر لە پێوەرەکانی هەڵسەنگاندنی دۆخی ئابووری وە سیاسی هەرێمی کوردستان بەغدا و هەولێر هەردووکیان باش ئەزانن حکومەتی کاربەرەکە و حکومەتی عێراقی کە ئەم گرێبەستانە گرێکۆرن و حەلیان نییە و ئەمانە لە حاڵەتی نیزاع تەحکیمیان دەولیە و دەسەڵات بەدەستی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان ئەی باشە ئەی هەموو وەفد و شتە چییە ئەی هەموو ئەخبارە چیە ئەڵێ ئەوە وەفد کۆبووە ئەوە لەسەر ئەوە ڕێکەوتن و ئەوە ڕێگەنەکەوتنەوە وا سەرفەکرێ وا سەرف ناکرێت طبعاً هیچی ئەسڵ و ئەساسی نییە ئەوەی کە ئیعلامی دەسەڵات ئەوێ دۆخێکی گوایە مڕاعاتی سایکۆلۆژیای خەڵکەکەن ینی کە ئەوە وەفدەکە ئێستا بەسە بۆ نمونە ئەڵێ ئەمڕۆ نووسراوی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ گەیشتووە بۆ وەزارەتی دارایی عێراق یەکسەر یەکشەمە کابێ موچە خەرجەکرێکە و ئەسڵ و ئەساسی نییە بۆ لەبەرەوەی یەکەم سی جوادێک دیانێ بۆ موچەی مانگی شەشی جوادێک دیاری نەخێر لەسەر داهاتی نانەوتی و نەگەیشتونەتە ڕێکەوت و دیقەت بە جەنابەت تا ئێستا یەکێک لە کۆمپانیا نەوتیەکان یان ئەپیکۆر کە ئەو ڕێکخراوەیەکە نێرایەتیانەکە کەسیان وتوێتی ئێمە ڕازین نەوتی هەرێم هەناردە بکرێ کەسیان لێدوانێکی داوە بەیان نامێکی دەرکردووە ئەڵێ قەرزمان لای حکومەتی هەرێمە و ئەبێ ئیتفاقی تازە لەگەڵ حکومەتی عێراقیە بکەین کە ئێستا باسێکین دوو مەرجی تەعجیزیە لەبەرەوە قفڵ بووە مۆزوعەکە بۆیە موچەیمانی پێنجیش هەر نەبووە سەبەبی ئەوەی کە نەوتەکە هەناردە بکرێ مۆکون یاسپاکیەک نیە هەر نەبووە سەبەبی ئەوەی کە نەوتەکە هەناردە بکرێ بۆیە ئەمە حقیقەتە تاڵەکەیە کە نەوت هەناردە ناکرێ بۆ لەبەرەوەی کۆمپانیا نەوتەکان ڕازی نین بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و حکمی کێڵگە نەوتیەکان بۆ بەرەمهێنانی نەوت و هەناردەکردنی بۆ دەرەوەی هەرێم بەدەست کۆمپانیا نەوتیەکانە بەغا و هەولێر هەردووکیان باش ئەمازانن یان چی یەکەن بەغا لەژێر زەختی انتیخابیایە ئەگەر پارە سەرفکا بۆ هەرێم زەختی لەسەر زۆرە بێت و دۆخەکە بەرەو هەڵبژاردن ڕۆڵ یانزە هەرێمیش لەژێر زەختی موچەخۆرانی خۆیەتی ئەوانە بۆیە هەردووکیان ناوێرن بڵێن دەسەڵاتمان نییە بەسەر کۆمپانیا نەوتیەکان و کۆمپانیا نەوتیەکانن ناهێڵن نەوت هەناردە بکرێت دەسەڵاتدارانی هەرێم شخوان دێنێ هەناردە بکرێت کاکتۆر دەسەڵاتدارانی هەرێم پێیان خۆش نییە ئێستا کە دەستی پێ بەڕووکەش بە بەغداڵێن بەڕووکەشنین لەم قاچاغیە بەڕووکەش بە بەغداڵێن بڵێ وەش ڕەهەندێکی ترە بەڕووکەش بە بەغداڵێن کە فەرمووتانات ڕێکەوتنیشان ئیمزا کردووە بەڵام هەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان باش دەزانن کە قەرار بەدەست ئەمان نەماوە قەرار بەدەست کۆمپانیا نەوتیەکانە و ئەو واقع تاڵەکەیە دەرەنجام یەن چیەکەن هەواڵەوە کۆبوونەوە و کۆنەبوونەوە و ڕۆیشتن بۆ بەغا وەفد چوو بە بەغا و هاتەوە هەمووی بۆ هەڵخەڵەتانی خەڵکە هەمووی بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە
بۆی کە ها ئەسە لە ئێسەوەڵێ یەکشەمە موچە دێ برای موچە دێ ئەیوەستێنێ ئیتیزار کا تا یەکشەمە ژەڵێ شتێکی ترە دۆزنەوە بەس خۆی لە حەقیقەتە کۆمپانیا نەوتیەکانن باشە بەس کۆمپانیەکان ڕازینی لەسەر هەنادەکرد ئەوان جگە لە داواکاری قەرز و شایستە بۆچی ئێستا دەکەن ڕێکەوتنێک لەگەڵ عێراق بکەن بۆ عێراق ئامادەنی ڕێکەوتنیان لەگەڵ کە بەهرێن وتوێ خۆتان ڕێکەوتنتانەیە و پەیوەندی بێت چیەوەیە لەبەر ئەوەی کە جارێکم کۆمپانیەکان ئەڵێن ئێمە ملیارە دلار طبعا زیاتریشە لە ملیارە دلار لە نهایەتی 2022 بیدایەتی 2023 داومانە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە قەرز قرار بوو بە نەوت بماندرێتەوە ئەوە نەوت ڕاگیرەوە لەبەرەوە ملیارە دلارەکەی خۆمانمان ئەمە یەک بەغاژ ناشێتە ژێربارێ لە من ملیارە دلاری چی بە نازانم بۆچی وەرگیراوە لە چی ئاسەرف کراوە ئەوانە ناچێتە ژێرباری لەولاوە ئەڵێ ئێمە ئەگەر سۆمۆ نەوتی هەرێم بفرۆشێ کەوابێ سۆمۆ پارەکەی دەسەکەوێ واتە سۆمۆ پارەکە ئەدا بە کۆمپانیا نەوتیەکان سۆمۆ و حکوومەتی عراقی تەرەفین دەگرێ بەستی نێوان کۆمپانیاکان و حکوومەتی کاربەرەکەری هەرێمی کوردستان کە تەرەفین ئەڵێ کەوابێ ئێمە لەلایەنێکی ترەوە لەلایەنی سێهەمەوە کە گرێبەستەکانە نییە لە ڕسمیاتەکانە نییە پارەماندۆ لەوانەیە ڕۆژێک نییە بۆیە داوای زەمانەتەکەش ئیتیفاقێکی تازە لە نێوان کۆمپانیاکان و نێوان حکوومەتی حکوومەتی عێراقی ئەمەی ڕەفزە بۆ ئەڵێ ئێوە عقودتان لە هەرێمی کوردستانە شەراکەتە واتە هاوبەشن واتە داگیرتان کردووە خاکی هەرێمی کوردستان خۆتان بە خاوەن ماڵ ئەزانن ئێستا لەبەرەوەی شەریکن و زۆربەی پشکەکانیشی هی کۆمپانیا نەوتیەکانە لەو گرێبەستانی کە کراوە زۆربەی پشکەکان زیاتر بەر ئەوانەکەوێت وەک لە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەڵێ ئێستا گەر بەغدا حکوومەتی فیدرال لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە ڕێبکەوێ و ئیمزا یاسایی بکە لەسەر ڕێکەوتن واتە اعترافە بە عقودی شەراکە واتە سبێنێ کۆمپانیا نەوتیەکان دەتوانن مقازاتی حکوومەتی عراقی بکەن و حکوومەتی عراقی بخەنە ژێر پرسیاری یاساییەوە لەبەر عراق لە من ناچمە ژێر ئەو مەسئولێتەوە دانانێن بە عقودی شەراکەتەوە لەبەرەوەی لە عراق عقود خەدەمیە عقودی نەوت یعنی ئەو کۆمپانیا جیازی زۆرە لە نێوانەوە کە لە عێراق کراوە لەگەڵ ئەوەی کەریم جیازێکە چێ بوونمنەوە جارێکەکەم هەر کۆمپانیەکانی هەرێم لە هەرێم کارەکەن هەردوێنێ شفرۆن کە لە هەرێم کارەکە لەگەڵ لە ناسریە گرێبەستی کرد لەگەڵ حکوومەتی عێراقیە بەڵام لەوێ بە خەدەمی کردی لە هەرێمی کوردستان بە شەراکەت کردوێتی جیاوازەکان چیە عقودی شەراکەت یعنی چی یعنی ئەم کۆمپانیایە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بگرە زیاتریش چونکە سەهمەکەی زیاتریش لە قازانجی ئەو لە فرۆشتنی ئەو بەرهەمە نەوتیانەی هەرێمی کوردستان شەریکە لەبەرەوە یانجی شەریکە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنها ناتوانێت قەراربا لەسەر نەوتی هەرێمی کوردستان بۆ لەبەرەوەی شەریکی بۆ پێیا بۆ ئەمە عقودی شەراکەت بۆیە جۆرێکە لە داگیرکاری بەڵێ یاساییە چونکە گرێبەستەوە عەقدە بەڵام داگیرکاری تەواو دەستی بەسەراگرت و ئەمە هەر لە هەرێمی کوردستان نییە لە عالەمە ئەم کۆمپانیا کە پێیان وترێ متعدد الجنسیات یعنی ئینتەرناشناڵ نێودەوڵەتیەکان ئەمانە کۆمپانیای زەبەلاحن ئەمانە عینن شت یعنی شوێن ئەگرن ئەو فەنزوێلا ئەوە بەرازیل ئەوە چۆ هەر بە هەمان شێوە بە عقودی قانون استیغلالی جەهل و ئەوکو بڵێ فەشەلی دەسەڵاتدارەکانەکەن بۆیە ئەمە عقودی خەدەمی فەرقی چییە عقودی خەدەمی ئەوەیە کە لە عێراق ئەکرێ ئەو کۆمپانیایە وەکو مۆزەفێکی لێدێ لای حکوومەتی عێراقی یعنی ئەڵێ وەرە ئیشم بۆ بکە ئەوەم بۆ تەواوکە و پارەی خۆت تێمێ نەک شەریک بۆیە ئەوە عقودی خەدەمی واتە کۆمپانیاکە ئەبێتە خادم لەگەڵ بۆ حکوومەتی عێراقی نەک شەریک شەراکەت واتە کۆمپانیاکە ئەبێتە هاوبەش خاوەن بەش ئەبێتە شەریک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان جا ئەوە فەرقی زۆرە بۆیە بەغدا دان بەوەنانە بۆیە کۆمپانیاکان و حکوومەتی عێراقی ئەو مەرجەش پێیان جێبەجێ ناکرێت کە ڕێکەون و بەڕەسمی بێت دەرەنجام کۆمپانیاکان لەبەر ئەو دووسێ مەرجەیان کە نایەتە دی قفڵ بووە مەوزوعەکە لەلایەن و نەوت ناهێڵن هەردە بۆیە وەزیری عێراق دوو جار وتی لەم یەک دوو ڕۆژەیە نەوت هەناردەیەکرێ بەڵام هەفتێکی زیاتر بەسەر بەڵام ڕەفز بۆ لەبەرەوەی کۆمپانیاکان ڕەفزەکەن جا حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هەردووکیان ناوێرن بڵێن دەسەڵاتمان بەسەر کۆمپانیا نەوتیەکانە ناشێتەوە یەک ڕاگەاندنیان نییە بەڵێ کارکتۆر مادام لەوێ قفڵ بوو بێ کێ دەبێت کۆمپانیا نەوتیەکان ڕازی بکە هەرێمیشی
دەتوانێت ڕازیان ئەمە بۆیە یاخود بۆ بەرژەوەندیان لەوەدایە ئەو کۆمپانیەکانیش ینی نەوت بەم زۆرە بمێنێتەوە بە قاچاق بفرۆشرێ بە تەنکەت بۆ بەرژەوەندیان لەوەدایە لە کاتێکە ئەگە سۆمۆ بینێرێ بە زیاتر دەیفرۆشێ خۆی لە ڕاستیە ئەمەی کە ئەفرۆشێ ئێستا کە پێدرە قاچاق ئەجا هەر بۆ خۆشی ینی لەم ڕۆژانەیە 400 تانکەری بە قاچاق فرۆشراوی هەرێم لە پەروێزخانەوە داخلی ئێران بوون و گەیشتونەتە حدودی ئەفغانستان لە حدودی ئەفغانستان سیستمی کواڵەتی کۆنتترۆلی ئەفغانستان گرتوونی فحسی کردوون ئەڵێ ئەمە بە کەڵک نایەت کواڵەتەکەی خراپە یعنی ئەفغانستان ساحەیب بۆتە ساحەیبی سیستمی کواڵەتی کۆنتترۆل سەیطرەی نەوعی ئەفغانستان ئەو ئەفغانستانی کە بە دواکەوتوترین وڵاتی دنیا ئەژمار ئەکرا تانکەرەکانی گرتووە ئەڵێ ئەمە یەکەم هەڵێ ماڵی حرامە دوو ئەڵێ کواڵەتەکەی خراپە لەبەرەوە نایڵێ داخلی ئەفغانستان بێ ئەوە هەر بۆ خۆشی لەو لاوە ئەم قاچاقچێتیە پارە پیاکە ئەم پارە پیاکردنە بۆ کێیە خۆیان ئەڵێن داهاتی سفرە یعنی مەسئولینی حکوومەت ئەڵێ داهاتی سفرە لەو لاوە هەر خۆشیان یەن ئەڵێن بەڵێ ئەم نەوتە ئەفرۆشرێ و داهاتی هەیە داهاتەکەشی طبعاً بۆ کۆمپانیەکانە چونکە کۆمپانیەکان بەرهەمێهێنن و لەو لاشەوە بۆ خۆشیانە بۆ ئەو دەسەڵاتدارانی کە شەریکن لەگەڵ کۆمپانیەکانە دەرەنجام بزنسێکە ئەوەشیان ناوێت لە دەست بچێ بۆیە هەناردەنەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی قاچاقچیەکانە بەڵام لە زەرری کێیە لە زەرری موچەخۆرانە چونکە بەغدا جەریمەی بەغداش لەوەدایە کە موچەخۆرانی هەرێمی کوردستانی کردو بە وەرەقەی زەخت بەسەر دەسەڵاتدارە فاسیدەکەی هەرێمی کوردستان ئەوە غەڵەتێکی گەورەیە مالکی لە 2013 ئەنجامیدا کاتێک کە هەرێم نەوتی خۆی لە بۆڕێەوە هەناردە کرد یەکسەر بوجی هەرێمی بڕی لە 2013 ئێستا بەغدا هەمان جەریمە ئەکاتەوە کە کاکە موچەخۆر تاوانی چییە تۆ موچەخۆر موچەکەی بە بڕۆ ئەو دەسەڵاتداری کە فاسیدە لەم هەرێمی کوردستانە پێشێرکاری یاسایی کردوچێکی کردووە بڕۆ 1001 ئیجرعات هەیە توانین لەگەڵ یا بکەی منعی سەفەری لێ بکە مڵکی ئەموالی منقول و غەیری منقولەی لێ بگرەوە تەجریبی بکە تحکیمی دەولی بکە چوە هەر وڵاتێ دەستگیر بکرێت یعنی 1001 هۆتا ئەمریکا دنیای عقوباتە سەر مەسئولی ئێران و وڵاتانی تروانە جێبەجێ ناکات و دەستی ناوەتە بینە قاقایان لەبەرەوە ڕێگای تر زۆرە کە یعنی دەسەڵاتداری فاسد سزا بدرێ بەڵام بەغا هاتووە موچەخۆران ئەکا بە وەرەقەی زەخت بەسەر ئەم دەسەڵاتەوە هەڵەیەکی گەورەیە بەڕاستی وەکو بەرینان گەشتەوە حاڵەتی یاسایی خۆی کەکتۆر لە کێڵگە نەوتیەکان ئێستا پێش گەیشتۆتە سەر 250,000 بەرمیل ڕۆژانە بەڵێ بەڵێ گەشتە سەر 250,000 بەرمیل ڕۆژانە نزیکی 280,000 دەچێتەوە حاڵەتی خۆی ئەوەی پێش بەڵێ پێش درۆنەکان بەڵێ بەس ئەوەی درۆنەکان باس دەکرا بۆچی هەرێم و بەغداش لیژنیان پێکێ نابوو ئاشکرایان نەکرد کەی لە خۆیان نەزان بەڵام بۆ ڕای گشتی ئاشکرانەکەیەوە لە بەرژەوەندی کێدا بوو خۆیان هەردوو لە تەوان ئاڕەجی کە مەسئولی ئەمنی هەموو عێراقە هات بۆ هەولێر و بەحساب یعنی بۆ تحقیقات و بۆوانەوە و ئەم درۆنانە عمریان 2 ساڵ لەمەوە پێش درۆن بەر نزیک کۆرمۆرکەوت و لای کەرکووکە و لای ئەوانە عنی وێ بڵی ئەم فترەیە بێ بەتەنها و هەردووکیان ڕایانگەیان هەردوو مەسئولەکە ڕایانگەیان کە یەکیان سەرۆکی حکوومەتی کاربڕێکە ڕایگەیان کە ئەزانین کێن بەڵام چاوەڕێی تحقیقاتی حکوومەتی عێراقیەکەین بۆی کە ئەوان ڕایگەێنن حکوومەتی عێراقی ژەڵێ ئێمەش ئەزانین کێن بەڵام بە باشی نازانین کە ڕای باشە بۆ ڕای ناگەێنن بۆچی فەزەحیان ناکەن لەبەرەوەی کە ئەمە مۆزوعێکی ئەمنیە پەیوەندی بە هەردوو لایەنەوە هەیە لە بەرژەوەندی ئەم درۆنە ئەگەر لە بەرژەوەندی گەندەڵکاراندا بوو لە هەرێمیش بەس لە بەرژەوەندی موچەخۆراندا نەبوو چۆنە ینی ئەو کێشەیە ئەو زەرەری کەدایی کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرت یا بڵێن بوو بەسەوی هەندێک کۆمپانیا دایان خست و گەڕانەوە ینی چوونە دەرەوە کاریان وەستان بەرهەمی نەوتی لە هەرێمی کوردستانە هێنایە سەر 50,000 بەرمیل لە 280,000 بەرمیلەوە لەبەرەوە ینی تەواو شڵەژانی وەزعەکە ئەمە لە بەرژەوەندی کێیە ئەوان کەمە سەبیبی ئەم درۆنانن ینی کێ مستەفید بوو لەو زەرەرانە
ئەوان مسببی درۆنەکان بەتاکید. ئەو لەسەر ناوتەکەوتت قەفڵ بووە لەسەر داهاتی ناوخۆش قەفڵ بۆ گفتوگۆکان چکە بەغدە داوای نیوەی داهاتداکان دەڵێن دەبێت داهاتی فیدراڵی ناوخۆ چۆنە دەڵێن میلیاریشمان نییە و تۆ سەری دەسەڵاتدارێتی زاڵم بکە لەم هەرێمی کوردستان یعنی ها دۆخی ئەو بوو بە 86 ڕۆژ کە موچەخۆر موچەی خۆی وەرنەگرتووە باشە ئیمانی شش کەچی هاتووە لەسەر ئەوەی کە 120 ملیار بنێرین یا 100 ملیار بنێرینە ها اینجا ئەوەش نوکتێکی زۆر سەیرە کە هەر جارە تازە دوێنێ وەفدی هەرێم گەڕایەوە خێبەغا بوو ئەڵێ ڕێکەوتین لەسەر ئەوەی کە نیوەی گومرگەکان بدرێت بە بەغداکە ئەوە 3 ساڵە بەوە پێش لە ئەو کاتۆی یاسا ئیدارەمالی عێراقدارا ئەوە تەسبیت بووە کە مەسەلەی گەمارک فیدراڵی هەربێنی بدرێت یعنی مەبەستم چاواشەکاری خەڵکە یعنی ئاوا خەڵک چاواشەکەینا مەسەلەی داهاتی ناوخۆ و ئەوانە هیچ کێشەیەکی تیانە فەرموو لیژنێ تەدقیق وەرە بزانە سەرچاوەکانی داهات لە هەرێم چەنە نیوەی بەرە بۆ حکومەتی فیدراڵ نیوەی بەرەوە بە حکومەتی هەرێمی کوردستان و تەواو یعنی هیچ گرێیەکی تیانە ئەگەر بیانێ بەڵام وەکو عەرزم کرد هەموو تەفاسیلەکان کە ئەوە خەنە ڕوو کۆبوونەوە ئەمەڕوا بۆ لای ئەوە بۆ لای ئەوەمانە هەمووی بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە چونکە هەردوولا باش ئەزان ئەنێ وەخت کەسب بکەن تا هەڵبژاردننی 11 یعنی وەخت کەسب بکرێ بڕۆزی بێ لە عێراق ڕوودا ئەوە گرەوەیەکی باشە لەسەرم پرسە ئەوە مۆزوع کە مۆزوعشی ئەمنیە ئەوە مۆزوعشی سیاسیشە کە لە عێراق تەوقوعکرێ یعنی لێرە و لێوە دەوترێت کە شڵژاویەک دروست بێ هەرچەند ئەویش بە تەسەوری من یعنی ببێتە شەڕیش لە عێراقا تەسەور ناکەم شەڕی بەڕی و دەبا بە و جێیش و ئەو جۆرەشتانە بێ لەوانەیە چەند کەسایەتیەک لە عێراق استهداف بکرێ لەوانەیە چەند موقعێک استهداف بکرێ لەوانەیە وەکو چەند بڵێ بە فەزایی یعنی لە حربی تازەوای لێ هاتووە حربی تەکنۆلۆژیایە زیاتر وەک لە ڕوبەڕووبوونەوە و سەرباز و دەبا و ئەو جۆرەشتانە و بینیمان ئێران و ئیسرائیل ینی چۆن شەڕیان کرد کە بە درۆن و بە ساروخ و بە ئەوانە شەڕیان کرد دەرەنجام ئەوەشی لە ئەگەرەکان کە نازانی ئایا عێراق بەرەو ئەوە ئەڕوا یاننا یعنی الله ئەعلەم بەڵام ئەمەی کە لە منتیقەکەیە ڕوئەدا ئێستا هەرێمی کوردستان تەڵان هینێکی کرد کە عەلا ئەساسەوە حکومەتی عێراقی ئەدۆڕێ و ئەڕوخێ و لە بەرەوەی لە ڕێی ئێرانەوە و ئەوانە واش دەرنەچوو دەرەنجام ئەو وەرەقەشیان سووتە ئێستا گیریان خواردووە بەردێ نەزان بیخاتە گۆمە بە 1000 زانان هاتە درەوە ئێستا گیریان خواردووە وەکو چۆن بڵێ سیارەڵێ سایقەکە لە دەستی وەرگرتو چۆتە سەرگڵ چۆتە سەرگڵ و ئیتر خۆیان بە داروبەردە ئاوا دۆخەکە زۆر خراپە زۆر مەتەسیان لە بەرژەوەندی کاویتۆر لێرە نەوت بە قاچاق بفرۆشن و نەخێتە خزمەتی خەڵک ئەتی ناو خۆ ببن لەگەڵ بەغدا ڕێک نەکەون یعنی تاکەی دەتوانن ئەو ئیدارەیە بدەن وە گرە لەسەر ئەوە بکەن کە خەڵک خۆڕاگرە و دەژێ و دەتوانێت بژی و هەردوو لە ڕەچاوی هەردوو لە حکوومەتی کاربەرەکەری هەرێمی کوردستان بە یەکێتی و پارتیەوە دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی و حکوومەتی فیدراڵ بە ئەنجومەنی ئیدارەی دەوڵەت باش ئەم حەقیقەتە ئەشارنەوە ئەمەی کە ئێستا ئێڵێن هەموویان ئەیانەوێت ئەم حەقیقەتە بشارنەوە کە قەرار بەدەست کۆمپانیا نەوتیەکانە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستانیشیان بەستۆتەوە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەم گرێ کوێرەیە حل نابێ واقعتاڵەکە ئەوەیە و ئەمەیە کە ئەیشارنەوە لە خەڵک کە پێشیان حل ناکرێ هەردوو لە پێیان حل ناکرێ حکوومەتی کاربەرەکە و حکوومەتی عێراق ئەمەیان پێ حل ناکرێ بۆیە وەخت کەس بکەن بڕوا ئەم هەفتە بۆ هەفتە بە هەواڵی چاواشەکاری ئەم هاتوو ئەوڕۆی تا 11 هەڵبژاردن ئەکرێ ئیتر حکوومەتی عێراق تەواوە بێ حکوومەتی هەرێمی کوردستانیش چاوەڕێی ئەوە کاکە بەڵکو حکوومەتی تازەی عێراق کە پێک بێ ئەویش خۆ ئازانی ئەم حکوومەتی سوودانی ئەبێتە کاربەڕێکرد ئەویش بەردەوام بێ یان حکوومەتیان پێ تەشکیل ناکرێت تازە یان حکوومەتی تازە تا تەشکیل دەکرێتەوەوانە بۆیە هەردوولا ئەمە ئەشارنەوە کە لە دەستیان دەرچووە
و قرار بەدەست کۆمپانیانەوتەکانە و کۆمپانیانەوتەکانیش ڕازی وەکو خەڵک مەسەر خەڵک کە بڵێن خەڵک ڕازی بەم بارودۆخە تا سەرەوە دەڕوات ینی شتی کە سەر هەڵنادەین بدەبین خەڵک ئێستا لە خەباتی مەدەنی جوێ بێگومان ینی شۆرشی برسیەکان ئەوە مێژوو شایدە لەسەری ینی شۆرشی برسیەکان یعنی ئێمە هەرچەند ئەڵێن ینی خەڵک بۆ بێدەنگە مەسەرەن مەسئولین ڕۆشنبیران مفەکرەکان شارەزاکان دڵسۆزەکان یعنی لە دنیا لای خۆمان لە هەموو شوێنە یعنی بەڵام ئەمە بەرەو تەقینەوە ئەمە بێگومان ئەتەقێتەوە خۆشیان باش ئەوە ئەزانن لەبەر ئەوە کە لە دەستیان وەرگیراوە ئێستا احتیاطاتی ئەمنی بۆ خۆیانەکەن چونکە زانن ئەمە بەرەو وەرگەڕانی تەواو ئەڕوا و بۆیە کە ئەوترێ لە مانگی ئەیلولا واتە مانگی نۆ گۆڕانکاری چاوەڕوانی گۆڕانکاری گەورە بن لە عێراق هەرێمی کوردستانی دەگرێتەوە بەزەو کاتە گۆڕانکاری هەرێمی کوردستانی دەگرێتەوە گەر شتێک ڕوودا لە عێراق لە ڕووی بێگومان گۆڕانکاری لە حکومڕانی بێگومان جا ئەوەی کە یعنی سەیرە لەم گرێبەستانەیە کە کراوە ئەم گرێبەستانە عەمریان سەر و 25 ساڵە کە لەناو کۆمپانیا نەوتیەکان و حکومەتی هەرێمی کوردستانە کراوە یعنی ئێستا ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بمێنێ و نەمێنێ کۆمپانیا نەوتیەکانیشی خۆیان دەکەن ئەوان ئەمێنن اینجا ئەمە یەک بەڵێ ئەمە یەک دوو یەکێتی و پارتیش نەمێنێ ئەوان ئەو کۆمپانیا عەقدیان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان کردووە کۆمپانیاکان ئەمێنن نەوتی کوردستان دەرەکەن و ئەیفرۆشن و یەکێتی و پارتیش نەمێنێ دوای ئەوانیش ئەمان گرێبەستیان ماشیە تا 25 ساڵی تر ئیتر چەند ساڵی ڕۆشتووە لەو 25 ساڵە تاوان کە گرێبەستەکان کردووە بەڵام هەیەە تا 2042 هەیە تا 2040 عەقدەکانی ماشیە سەیری ئوسلوبی داگیرکاری ئابووری کە لە جیهانە بەکار ئەهێرێ بزانە وڵاتە دەوڵەمەندەکان سەرۆت و سامانەکان چۆن داگیر ئەکرێ لە دنیاە ئەمە یەکێکە لەو شێوازانەی کە وەکو عەرزم کرد ینی هەر هەرێمی کوردستانیە بۆتە قوربانی تەنانەت فەنزوێل لە بەرازیل شوێنی تر ینی زۆرەکە چەند خولەکێکمان ماوە باسی لەو ڕۆژانە باسیوت کرد بکەنەوە دووە بۆری هەنار دەکرێت بۆ تورکیا ئێستا شەر بەردەوامە 100,000 بۆ تورکیا دەنێردرێ نینەوەستاوە چۆنە بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان چەند جارێک ینی عەزیەت دراوە چەند جارێک لە ناو هەرێمی کوردستان عەزیەت دراوە ئەو کاتی شەڕی داعش و ئەوانە چەند جارێک لە ناو خاکی تورکیا عەزیەت دراوە کە بڵاو کرایەوە کە دیارە چون ئەو بۆڕیان کون کردووە و ئەویان کردو ئەمانە ئێستا دەنگ و باسی ئەوەی کە نەوتی لێ دەرهێراوە و پێشێ بگاتە بەندەری جیهان چونکە لە بەندەری جیهان عەداد هەیە و ڕسمیات هەیە و ئیستیلام هەیە و ئەوە هەیە ئەوانە لەبەرەوە لە بەندەر جیهانەوە بفرۆشێ معنایەوەیە فرۆشراوەکەەوە مخالفەی بڕاری محکەمەی پاریسە و ئەبێتە مخالفەی یاسایانە بۆیە پێشێ بگاتە بەندەری جیهان نەوتی لێ دەرهێنراوە و فرۆشراوە ئیترەوە کوچۆم بڵێ لەبری تانکەر بەوە گواسراوەتەوە و هەمان قاچاقچێتی عفۆن کە باس کراوە ئەم مۆزوعە ینی ئەم مەسەلەی نەوتە ئالوودەیە بە گەندەڵیەوە ینی کە باسی نەوتت کرد دەبێ یەکسەر بڵێ گەندەڵی بۆیە تێر نابن ئەوانە و پەل ئەهاون تەنانەت لە کاتی گەرمی شەڕی داعشە لە هەندێک چێڵگەی نەوتی لێرۆ بە قاچاق نەوتیان دەرهێنا و خۆبزانەوەی سێ ڕۆژاوە شەر دێتە هەرێم لێرە دەپاڵێ برێ نەوتی ڕۆژاوی هەندێکی بەتەنکە هەندێکی تا ماوەیەکی زۆر وابوو بەس لەم ئەخێرەوە ئازام ڕاگیرە ئەوە ینی سنوور هین کرا ینی داخلیان بەس بۆ کاریگەری لە سەر بازاری کاریگەنیە خۆ 50,000 بەرمیێش کە پێیان دەدرێت کاریگەری لەسەر سوتەمەنی هەرزان ببێ پاڵپشتی هەبێ بۆ سوتەمەنی بۆ نەخێر ئەوە بە هیچ شێوەیەک نابێتە مای دابەزاندنی نرخی بنزین یا نەوتی سپی و ماڵان یا ئەوانە لەبەرەوەی کە ئەو 50,000 ئەدرێ بە سێ پاڵاوگەی سەرەکی لەم هەرێمی کوردستانە بۆی کە بنزین بەرهەم بێن بەڵام ئەوان بە نرخی تیجاری ئەیفرۆشن وەکو بنزینی هاوردە ئەیفرۆشن
نەک بنزینی خۆماڵی بەرهێنراوی خۆماڵی لەبەرەوە سەر و 1000 دینار و ئەوانە ئەوەی مستەورد لە تاجیکستانەوە بە چەند یەت ئەوان نرخی ئەم بنزینەی کە خۆماڵیە بەوەنە ئەفرۆشن و بە تۆ پرسیارمە چارەسەرەکە چی ئێستا بۆ دۆخی هەرێم بۆ ئابووری خۆت دەزانێت سەرمای پارتویەکێتی هەر لە زیادبووندایە هەردوو بنەماڵک موچە قەیرانیتی چارەسەر دەکرێت چییە چارەسەرەکە بە کورتی لە ڕاستیە ئەبێ ئێرادەی میلەت ئێرادەی خەڵک ئەبێ قسەی خۆی بکاوە ئەبێ ئەم حەقیقەتە تاڵانە بزانێ و ئەبێ ئەوەی کە پێویستە لە مووقف بەرامبەر بەم زاڵمانە بیگرێتە بەر لەگەڵ دوعای خێر چونکە لە حاڵەتەکە لە گیانەڵایە و لە مەترسیایە بۆ زاڵمەکان مابەست دوعای خێر بۆ داڕمانی زاڵمەکان دژ بە زاڵمەکان بەرامبەر بە زاڵمەکان سوپاس دەکەین کە دکتۆر شێرکەوت زۆدەتمان ماکردی سوپاس بۆ بینەرانی بەڕێ سوپاس باوکاران خواتان لەگەڵ